تا ئێستاکە ئیشوکارمان باش ڕۆیشتووە بە هەوڵ و توانای هەموو لایەک و بە سەرپەرشتی بەڕێز عەمید محەممەد بەڕێوەبەری ڕێگەزنامە و باری شارستانی سلێمانی و منیش وەکو مەسئولی وەکو مدیری کاروباری کارتی نیشتیمانی لە پارێزگای سلێمانی توانیمانە بە تەنسیق لەگەڵ هەولێر و بەغدا ئەوەی لە جەدوەلە ئەو جەدوەلانەی عێراق داینابوومان لە کات و ماوەی خۆیان کە دایەنا توانیمانە بەرنامەکە جێبەجێ بکەین و دایرەکان بکەینەوە. پێشتر باسم کرد لە مانگی حوتی 2016 فەرمانگەی مەرکەزی سلێمانیمان کردەوە، یەکەم فەرمانگە بوو لە پارێزگای سلێمانیە. لە مانگی 2017 توانیمان فەرمانگەی بەکرەجۆ لە قەزای مرکزی فەرمانگەی هەڵەبجە ببورن لە قەزای مرکزی هەڵەبجە بکەینەوە، فەرمانگەی ڕانیە بکەینەوە، فەرمانگەی دوکان بکەینەوە. ئەمە بەپێی ئەو پلانەی ئەو جەدوەلەی و خشتەی عێراق دایناوە بۆمان، ئەوانەمان جێبەجێ کردووە. لە کاتی لە بەرنامەی لە جەدوەلی داهاتوومانە جەدوەلی داهاتووی بەغداکە مانگی ئەم پێنجە بوو کە ڕابرد، سێ دایرەی تریان بۆ دەستنیشان کردین، توانیمان لە پێش مەوعیدی خۆی هەموو ئامادەکاریەکان بکەین، سجەکان ڕەوانەی بەغا بکەین. فەرمانگەی ئەوش فەرمانگەی بەکرەجۆیە لە ناو بینای بەڕێوەبەرایەتی لە ناو سنتەری سلێمانی، فەرمانگەی بازیان لە بازیان لە ناحی بازیان لە شوێنی خۆی و بەیانیش حوتی 6 فەرمانگەی چوارقوڕنا ئەکەینەوە. ئێمە لە مانگی حوتی 2016 کە فەرمانگەی سلێمانی یەکەم فەرمانگەمان کردەوە تا ئێستا زیاد لە سەروی 65,000 معاملەمان بۆ هاوڵاتی کردووە. ئەمیش ڕێژەیەکی باشە، خۆشبەختانە خەڵکی سلێمانی بە گروتینێکی باش و بە فکرێکی فراوانەوە هاتوون بەرەو پیری پرۆژەکەەوە.